لە شاری سلێمانی ناوەندێکی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی کرایەوە. ناوەندەکە ئەو بانک و ناوەندە داراییانە لە خۆی کۆ دەکاتەوە کە لە بواری کارگێڕی و بانکی کار دەکەن و لەلایەن عێراقەوە سەرپەرشتی دەکرێت. پارێزگاری بانکی ناوەندی دەڵێت سلێمانی جموجۆڵی بازرگانی گرنگی تێدایە و ئێمە وەکو بانکی ناوەندی پشتگیری جوڵە بازرگانیەکان و بانکیەکان دەکەین. پارێزگای سلێمانی بە تایبەتی چالاکی بازرگانی گەورەی تێدایە و ئێمە لەڕێی ئەو حەواڵە بانکیانەی کە بانکی ناوەندی بۆ دەرەوەی ئەنجام دەدات تێبینیەوەمان کردووە قەبارەی بازرگانی و بازرگانان کە لە پارێزگاکەدا هەن زۆر گرنگن. ئەوەش پێویستی بە ڕێژەیەکی زۆر لە ڕێخستن هەیە و هەندێک کێشەیە یان تێبینی هەیە کە پێویستی بە چارەسەر هەیە و پێویستی بە هاوکاری لە نێوان ناوەند و لایەنە پەیوەندیدارەکانە تا بانکی ناوەندی هەیە تاوەکو بابەتی بازرگانی بخەینە چوارچێوەیەکی ئاسان و ڕێکخراوە و پاڵنەرەوە بۆ هەلی بازرگانی و تەنانەت هەناردە لەم پارێزگایەوە. القدرات ومنها القدرات المالية المتوفرة ولكنها ئەم سنتەرە بازرگانیە لە داهاتوو بەشێک لە بانکەکان و نووسنگەکانی عقارات لە خۆی کۆ دەکاتەوە و جموجۆڵی بازرگانی لە نێوان عێراق و هەرێم برەو پێدەدات. سنتەرێکی هەماهەنگیە لە نێوان بازرگانانی عێراق و سلێمانی. ئەم سنتەران خەتۆباتێکی زۆر گرنگە بۆ دۆخی دارایی و ئابووری لە عێراق و هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانیە چونکە بە تەنشیتی اقتصادی ناوخۆیی ئەکات و بڵێن تەسیلی معاملاتی مالی ئەکات بۆ هاوڵاتیان و بازاڕی منافەسە زیاد دەکات چونکە ئەگەر بێت و لەم سنتەرەیە چەندین کاری بازرگانی تیا بکرێ عادەتەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزارەکانیان ئینسانە بۆی کاڵاکەی بڵێن بەرەو پێش بڕوات. جیهان بەرەو سیستمی بانکی و زیرەکی دەستکرد هەنگاو دەنێت، بەڵام عێراق بەهۆی ململانێ و شەڕی بەردەوامەوە لە ڕووی بانکیەوە لە دواوەیە. ئێستا بەنیازە کار بکرێت بۆ بنیادنانی ژێرخانی دارایی و پەیوەندیە بازرگانیە نێودەوڵەتیەکان.